هێرشکردە سەر ژێرخانی وزان پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز دکتۆر ئەرشەد تەها شارەزای بواری وزە لە ستۆدیۆ میوانمانە. دکتۆر بەخێر بێن. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر ئەم هێرشە هیچ جیاوازەیەکی هەیە لەگەڵ هێرشەکانی ڕابردوو؟ زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە. یعنی جیاوازی نییە لە ئامانج بە ئامانجگرتنی ژێرخانی نەوت و غازی عێراقا کە هەرێمی کوردستانیش بەشەکە تێیدا و لە 127 چێلگەی عێراق کە ئەگەری هەبوونی غازی تێدایە 39یان تایبەتن بە غاز چکان چێلگەی هێنەوتە بەڵام بەرەمی غاز شێوەکو خۆرمەڵە لە سەرانسەری عێراق تاکە چێلگەیە کە غاز بەرهەم دەێنیتن و نزیک بووە لەوەی کە اکتفای ذاتی هەرێمی کوردستانی پێ بکرێ دواتر کارەبای عێراقش پێدابین بکرێتن. یعنی حاڵەتێکی زۆر دەگمەنە لە سەرئاستی جیهان کە بە بودجەی عێراق و بە چەکی عێراق هێرش بکرێتە تاکە ژێرخانی غاز لە عێراقدا کە دەمانەوە اکتفای ذاتی هەرێمی کوردستان و بەشێک لە شارەکانی تری عێراقیش ڕووناچی پێدابین بکەین. عێراق ژمارە دانیشتوانی ساڵ بە ساڵ زیاد دەکات، پێداویستەکانی زیاد دەکات، لەگەرەوەشدا وەکو ئاماژەم پێکرد تاکە چێلگەیە لە سەرانسەری عێراقدا کە بتوانێت غاز بەرهەم بێنیتن وا دەکات کە پێداویستەکانی دەرەچیمان زیاتر بێ. یعنی زۆر سەیرە نازانین چۆن لێکی بدەوە کە بە بودجێ عێراق و بە چەکی عێراق بێرش بکێت سەر تاکە وێزگە و تاکە ژێرخانی غازی عێراقی کە بێوێ لە ماوەی داهات و لە مانکانی داهات و غاز یعنی جگە لە غاز کارە باش دابین بکات بۆ شارەکانی تری عێراق. پێتاروانیە بەشێکی هێرشەکە و ئامانجی هێرشەکە ئەوەیە کە نایانەوێت هێندە بەهێز بێت کۆرمۆر و هێندە بەرهەمێنانی زیاد بکات کە بتوانێت هاوکاری عێراق بکات لە بەرەوەی عێراق سوود لە سەرچاوی تری غاز ببینێ نەک لە هی خۆی. هەر جارەکی باسی ئەوە کرابێت کە پلان هەیە بۆ فراوانکردنی ژێرخانی ئەو چێلگانە یان زیادکردنی بەرهەمی بە ئامانجیرە تەماشای وێزگەکانی ڕابردوو بکە ئەگەر ئەو فشارانی لە ڕابردوو ئەو هێرشانە نەکرابە ئێستا لە مێژ هەرێمی کوردستان توانی بوو اکتفای ذاتی بکات لە غاز و توانی بوو ئێستا دۆخی بەشێک لە شارەکانی عێراقیش باشتر بکاتن. لە هەموو وڵاتانی جیهان پەرەپێدانی ئابووری هەیە و کۆمپانیەکان گەشە دەکەن و کۆمپانیەکان لە قوپۆ پێی لێ دەبتەوە. تەنها لە عێراقا هەرمانگە و مێلیشیایەکمان لۆ دروست دەکرێت، مێلیشیاکان گەورە دەبن لە قوپۆپیان لێ دەبتەوە. ئەوە تاکە دەستکەوتی عێراقا. هەر چەند مانگ جارێکیش چەند گروپێکیان داخلی لیستی تیرۆری نێودەوڵەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی دەبیتن. یعنی زۆر سەیرە لە وڵاتانی دەوروبەرمان دەستە خوشکەکانی خۆیان دیچارە نووسیان چی بەسەر هات چۆن هەموو ڕۆژ بۆم باران دەکرێن و ژێرخانەکانیان وێران دەکرێت و خوێنی گەنج و لاوەکانیان دەڕژێتن. یعنی ئەزمون وەرناگرن دەرس وەرناگرن لە وڵاتانی دەوروبەر چاوەڕێ چ دەکەن لە جیاتی دەرفەتیکار بەرخسێنن. ژماری دانیشتوانی عێراق گەیشتە 46 ملیۆن کەس لە 30 ساڵی داهاتوو دەبێت 80 ملیۆن کەس. ئێستا کێشەی ئاومان هەیە، کێشەی کارەبامان هەیە، کێشەی گۆڕانی کەشوهەوامان هەیە، دەرفەتیکارمان پێ ناڕەخسێ، دەرچوەکانمان پێدا نامەزرێ. 127 زانکۆ زیاتر هەیە دەرچوەکانی هەمووی لە ماڵەوەی ساڵانە 70,000 گەنج لە زانکۆکان بە هەناساری دەستنە ماڵەوە تاکە ژێرخان لە جیاتی ڕەخساندنی دەرفەتیکار و لە جیاتی ئاوادانکردنەوە ئەوە بەرهەمی کارەکەیتیان. پەیامی ئەم هێرشە تەنها بۆ هەرێمی کوردستانە یان نا بۆ عێراق و بۆ ئەمریکاشە؟ بێگومان پەیامەکە بە دەرەجەیەک کە بۆ هەرێمی کوردستانە کە نابی لەوە زیاتر گەشە بکەی چکە جاریەکەم نێت لە 11 ساڵی ڕابردوو لە دوای 2014ەوە هیچ ڕێگایەک نەمان نەیگرنە بەر بۆ ڕێگریکردن لە گەشە هەرێمی کوردستان لە جیاتی سوود وەربگرن بەشێکی عێراق کە گەشە دەکا ڕنگدانەوەی دەبی لەسەر بەشەکانی تری عێراقیش بودجەیان بڕین دواتر نەوتیان ڕاگربی نێرینە دەرەوە. ئێستا چێلگە غازەکانیش بردومان دەکەن کە بودجەیان بڕی خۆمان نەوتمان ناردنەوتەکەشیان ڕاگرت خۆمان غاز بەرهەم دێنین کە ئاماژەم پێکردەوەم حەقلەی غاز هەیە لە عێراقی چی ناتوانین بەرهەم بێنی چاویان بەوە شەر نایەتن. بێگومان پەیامەکە بۆ هەرێمی کوردستانە گەشت نابی لەوە زیاتر تێپەڕی نابی اکتفا بکەی نابی بیر لەوە بکەیەوە غاز بنێریە دەرەوە. دواتر پەیام و بە عێراقیش نابی لە شوێن کەوتوی وڵاتانی دەوروبەر بچێ دەرەوە پێویستە بەردەوام تۆ بەکاربەری کاڵای دەوروبەر بیت هەر پیشسازیەک هەر کارگەیەک هەر پرۆژێکی گەورە لە عێراق ویستی بیاندا مەزرێنن ئەوە مەسیرەکەی بۆ ڕەشەکردن و فەشەل پێینانی لە جیاتی ئەوەی بودجێ عێراق بۆ ژێرخانی عێراق بیت لە 2023 تاکو ئێستا بودجەکانی عێراق زیاتر بووە لە 2 تریلیۆن دۆلار
لە جیاتی ژێرخانی پێ دروست بکرێت لە جیاتی پرۆژه پێ دروست بکرێت میلیشای پێ دروستکرا ئەو میلیشیانش بە بودجەی حکوومەت هێرش دەکەن و سەر ژێرخانی ئابووری ئەوە مەسیری عێراقەوە چارەنووستی لە راپۆرتەکانی کەش و هەوا ئاماژە بۆ دەکرێت کە 15 ساڵکە تاکو ساڵی 2040 ئەو لە سەر زەوی نامینێ لە جیاتی بودجەکان تەرخان کەم بۆ بەنداوەکان بۆ پرۆژ استراتیجیەکان تاکو گوندەکانی خۆیان چارەسەر بکەن ئەگەر هەمووی وێران دەبیتن دێن ڕێگریمان لێ دەکەن بێگومان پەیامیشە بۆ ئەمریکا دوای ئەوەی ئەمریکا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا 6 گروپی داخلی لیستی تیرۆر کرد و هەڕەشەی لێکردن کە بەشداری هەڵبژاردن نەکەن بەشداریان کرد و ژمارە کورسەکانیشان زیاد کرد بە دەسوەردان تێیدا ئێستا تحدای ئەمریکا دەکەن تحدای حکوومەتی عێراق دەکەن تحدای هەرێمی کوردستانیش دەکەن و دیاریشە یعنی مەسیری کابینەی داهاتووی عێراقیشیان خستۆتە تونێلێکی تاریکەوە کاتێک تحدای وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەکەی کە تاکە سەرچاوی داهاتت نەوتە داهاتەکەشی لە ڕێگای وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دێتەوە بەرگەی هیچ فشارێکی ئابووری ناگری بەرگەی گەماڕۆی ئابووری ناگری ئێستا هێشتان حکومەت تشکیل نەبووە هەواڵە خۆشەکانیان ئەوەی بۆ وڵاتیان کە کورتێنانی گەورە هەیە لە بودجە پێویستە لە ساڵی داهاتوو بین نرخی دینار کەم بکەینەوە ئەو هەواڵە خۆشەکانیان یعنی عێراقیان خستۆتە ژێر مەترسی گەورە بەڕاستی زۆر نزیکە لەوەی بە ئامان بگیرین لە ڕێگای وڵاتی یەکگرتووەکان و هاوپەیمانەکانی بەڵێ دکتۆر زیانمەندی یەکەم بێگومان هەرێمی کوردستانە تەواوی هەرێمی کوردستان بە ینی بۆیڵم تەواوی هەرێمی کوردستان ئێستا لە سوۆشیال میدیا ینی خەریکە لە بینی شارەکانە بێتە شتێکی زۆر ناشرین کە پێیان وایە ئەمە تەنها زیانە بۆ هەولێریان تەنها زیانە بۆ سلێمانی بۆ هەموو هەرێمی کوردستان ئەم زیانە بۆ کەس نییە بە تەنیا کێ لی سوودمەندە زیانەکە حەزەکەم قسەکەی جەنابەتەوە بەڵام زیانەکە بۆ هەموو وڵاتیانی عێراق بۆ بودجەی عێراق چونکە بەبێ ئەوەی عێراق 1 دینار لەو ژێرخانی ئەو پرۆژە استراتیجیانە خەرج بکات هەرێمی کوردستان هاتیە پارەی خەرج کردیەوە بەرهەمی دروست کردیە کارەبا و غازی عێراقش پێدابین دەکرێت لە قۆناغی دوم ئێستا 175 کارەبای هەرێمی کوردستانی پێدابین دەکرێت یعنی بێگومان زیانە لە بودجەی عێراق زیانە لە بودجەی هەرێمی کوردستان زیانە لە ژێرخانی هەموو عێراق لە ئابووری هەموو عێراق زیانە لە وڵاتیانی تاکچی عێراق بەڵام بێگومان زەرمەندی سەرەکی وڵاتیان هەرێمی کوردستان و ئێستا دەبین کە کارەبا پچڕایە و ڕۆژانەش بێگومان هێشتا خەمڵاندنی کۆتایی نەکرای ڕۆژانە چەندی ملیۆن دلار زەرە دەکەین تاکو دەکەوێت بردومانیەکەن کە گروپە چەکدارەکانی لە یاسا دەرچوون و چەکی عێراق بەچەکی عراق و لەنێو ئەو گروپە تیرۆریستیانان کە ئەمریکا دایناون ئەمانە سوود دەبینن لەم زیانێکە بەرەمی کوردستانەکە ساعتێک پێش ئێستا نوێنەری سەرۆکی ئەمریکا وەڵامی و پرسیارێت جەنابتیداوە وتی ئەو گروپانەنە کە دەستی دەرەچی لە دوایوان وەدایان ناسین ووایان لێ دەکەین جێگایان نەبیتەوە لە عێراق یعنی گروپەکان دیارن لە بەرژەوەندی خەڵکی دەرەوەی دەکەن هیچ کەسەک نییە ویژدانی هەبی موچە لە خەزێنەک وەربگری بێ دژمنایەتی ژێرخانی وڵاتەکەی خۆی بکات ناچاری بکات کە پاشکۆی وڵاتان بیت و بەرهەمی وڵاتانی دەوروبەر بەکاربێنین دکتۆر دەتوانین بڵین بە شێوەیە لە شێوەکانیش لێدانە لە سەرچاوی وزەی جیهانیش چونکە جیهان لە داهاتوە چاوەڕێی هەرێمی کوردستانە بۆ دابینکردنی بەشێک لە وزەکەی بێگومان ئەطرافی دەرەچی هەنا دوای شەڕی ئۆکرانیا لەگەڵ رووسیا دوایەوە کە گەمارۆ خراسەر بەرهەمی غازی رووسیا و ئێرانیش گەمارۆکانی لەسەر تون کرایە چەندی وڵات هەنا یان لە بەرژەوەندان دانیا ژێرخانی غازی هەرێمی کوردستان گەشە بکات یەک لە شوێن کەوتوی وڵاتان بچتە دەرەوە دواتریش بگاتە قۆناغی کە بتوانێت بەشێک لە بەرهەمەکەی بنێریتە دەرەوە بێگومان ئەو دەستانە یعنی دیارن هەم خەڵکی زانیت پێویست ناکە یعنی یەک ناویان ببینی بەڵام بێگومان زەرمەندی یەکەم هەموو وڵاتیان هەرێمی کوردستان و عێراقشن بودجەی عێراقە دووبارەی دەکەمەوە کە هەموو ژێرخانی نەوتی و غازی هەرێمی کوردستانیش 1 دینار لە بودجەی عێراقی لێ خەرج نەکرا ئێستا ڕۆژانەش زیاتر لە 200,000 بەرمیل داهاتی ئەو نەوتەی کە عێراق ئیستثماری تێدا نەکردێ دەگەڕێتەوە بودجێ گشتی ئەوجا موچەکانیشمان نایەت چجای ئەوەی بودجەکەشمان بێتن دکتۆرم هێرشەکە کراوەم جاران ڕەنگە عشوایی بووە هەستەکەین ئەم جارە وەکۆ بێنرێت ڕەنگە بەمەبەست شوێنێکی دیاریکراویان هەڵبژار بێ و لیاندابێت کە یەکێک بۆ لە کۆگاکانی غاز کە هەڵگیراوە ئەمانە خەڵکی ڕاهێنراون و دیقەیان زیادە و لە توانای هەم کەسەکی نییە عشوایی لابەلابیت و ڕێکخراونەبی بتوانێت هێرشە دقیقا بکات بێگومان خەڵکەتوانی ئەگەر خوانەکە بگاتە ئەوەی کە ئەم جارێکی تر ئەگەر بیانەوە هێرشکەنەوە سەرچاوی بەرەمهێنانەکە بکەنە ئاماج چکارە ساتێ دروستەکە
بێگومان هیواداری نەوجارە ڕەدی فعلی هەم هەرێمی کوردستان هەم حکوومەتی عراقیش چکە شەرمەزاریە لە ماوەی ڕابردوو بەڵێنیاندا و چەندین لێژنیان دروست کرد و هاتن سەردانیان کرد هیچ کەسەچیان تۆمەتبار نەکرد بە فەرمی کەولایانە بۆ هێرش بکاتن بەڵام ئەو جارە جیاواز لە جارەکانی تر 6 گروپیان بەڕستمی لە لیستی تیرۆری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکانە و ئێستا ئیداری ئەمریکیش ساعتێک پێش ئێستا بەجددی هاتۆ سەخت هیوادارین سنووریا بۆ دامدرێت دەرفەتیەوەیان نەبی جارشتر هێرش بکەنەوە لە کۆتاییدا جەنابەت باس کرد چێ زەرمەندە ڕاستە هاوڵاتیان هێرێم کوردستان حکوومەت هێرم کوردستان بەڵام ئەو کۆمپانیانە کۆمپانیای نێودەوڵەتینە زەرمەندی زۆرە بازاری جیهانی لێ زەرمەندە کۆمپانیا جیهانەکان لێ زەرمەند یا وڵاتانی تر کەەوە بەرهێنانیان کردوانش زەرمەندن هیوادارین هەموو لایەنەک بێنە سەرخەت وە سنوورێکیان بۆ دابدرێت جگە لەوەی سزا بدرێن ڕێگاشیان لێ بگیرێت کە لە داهاتوودا ئەو هێرشانە و دەست درێژیانە دووبارە نەبیتەوە بەڕێز دکتۆر ئەرشەد تەها شارەزای بواری وزە لە ستۆدیۆ ئامادە بوون بەخێر هاتن زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانتان سپاس.